ڕێکخراوە بیانیەکان لە خەمی ئاسایشی ئاوی ناوچەکە و هەرێمی کوردستاندان و بە هۆکاری سەقامگیری ناوچەکەی دەزانن. لە شاری سلێمانی ڕێکخراوێکی ئەمریکی سیمینارێکی لەبارەی ئاسایشی ئاوی هەرێمی کوردستانەوە بەڕێوە برد. بەپێی داتا و ئەنجامی توێژینەوەکان هەمووان لەسەرەوە کۆکن لە داهاتوودا مەترسی لەسەر ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان دروست دەبێت. شارەزایانیش دەڵێن دەبێت حکوومەت پلانی بۆ پاراستنی ئاسایشی ئاو هەبێت. هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتەکان لە فەرمانگەکان ئەگەر ئاوڕێکی جددی نەدرێتەوە لەوەی پلانێکی تۆند و تۆڵدا بنرێت بۆ بەڕێوەبردنی سەرچاو ئاوەکان لە داهاتووە تووشی کێشە ئەبینەوە هەرچەندە ئێمە ناشکرێت هەوڵاتیان بترسێنین چونکە تا ئێستاش ئێمە ئاوێکی باشمان هەیە لە هەرێمی کوردستان دابارێنێکی باش هەیە لە وەرزەکانی زستانە بەڵام ئێمە ئەم دوو سێ مانگە کە ئەبینین کێشەمان بۆ دروستە بێ بەڵام ئەمەش پێویستی بە گفتوگۆیە چارەسەرەکان ئەوەیە کەوتم حکوومەتی هەرێم وەروەلایەنی پەیوەندیدارەکان پلانێکی تونند و تۆڵ ئامادە بکەن و هەروەها وەکوتمان ئەم دوو وڵاتە کە ئێران و تورکیا نایەنە شێربار و هیچ بڕارێکی نێودەوڵەتی نییە ئیلزامیان بکە لەبەرەوە باشتر وایە هەر گفتوگۆ لە پێناوی چارەسەر گۆڕینی کەش و هەوای ناوچەکە و زیادبوونی ڕێژەی بەهەڵمبوونی ئاوی دەریاچەکان و گۆڕینی وەرزی دابارین ئەو هۆکارە سروشتیانن کە کاریگەری خراپیان لەسەر ئاسایشی ئاوی هەرێم زیاد کردووە. هاوکات گلدانەوەی ئاوی ڕووبارە هاوبەشەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا و ئێران گەورەترین هەڕەشەن بۆ سەر سامانی ئاو لە ئێستا و لە داهاتوودا. بەو پێی گلدانەوەی ئاو لەلایەن ئەو وڵاتانەوە زیانی گەورەی بە کەرتی کوشتتوکاڵ و پیشەسازی و سامانی ئاو ماسی هەرێمی کوردستان دەگەیەنێت. بە بیانوێەوە ئاوەکان دەگرنەوە و مەترسی گەورە دروست دەکەنەوە لەسەر ئاوی خواردنەوە ئاوی کوشتتوکاڵ و سەکتەرەکانی پیشسازی و گەشت و گوزار و سامانی ماسی و ئەمانە بەڕاستی هەمووی ئاسایشی ئاوە کاتە خەترەوە و ئاسایشی خۆراکیشە خاتە خەترەوە. هەبێ بەڕاستی بە بەرنامەیەکمان هەبێتن جگە لە پرۆتۆکۆلە دەولیەکان کەەوە ئەو حاڵەتانە دەبێت چارەسەر بکەن بە تەنسیق لەبین هەردوولا چکە هەر لە هاوسەیەکین لەسەر بنەمایەکی نی دەوڵەتی ئەبێ ئەوانە چارەسەر بکرێن بە دەرکمان بۆ مەترسیانە کردوێتەوە بۆ ئەوەی کە ئەم حاڵەتانی یەکلاکەینەوە پێویستیمان بۆ هەیە کە پلان ڕێژیمان هەبێت داتامان کەوکەینەوە. بەپێی پێوەرە نێودەوڵەتیەکان ئاسایشی ئاو وابەستەیە بە ئاسایشی خۆراک و پیشەسازی و سیاسیەوە. لە ئێستاشدا بەهۆی بێپلانی حکوومەتی هەرێمەوە گلدانەوەی ئاو بووەتە کارتێکی فشاری بەهێزی ئەو وڵاتانە لەسەر خواستەکانی هەرێمی کوردستان. هاوکات لە ئەناپەیوەندیدارەکانیش دەڵێن بەهۆی گەشەکردنی کەرتی کوشتتوکاڵ و پیشەسازی و زیادبوونی ژمارەی دانیشتوانەوە بەکارهێنانی ئاو لە هەرێمی کوردستاندا زیادی کردووە و لا بەرامبەریشدا ڕێژەی ئاوی بەندا و ڕووبار و دەریاچەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو دابەزیوە. هەر بۆیە شارەزایانی بواری سامانی ئاو هۆشیاری دەدەنە حکوومەت کە پلانی هەبێت بۆ دامینکردنی ئاسایشی ئاو لە داهاتوودا تا نەبێتە دارەدەستی وڵاتانی دراوسێ. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.